ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم لەڵقێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کەرکووک لە بەردەم ئەو پیلانە هەرێمی و هەروەها ئیقلیمیەدا. هەمومان نەزانین ماوەیەکە کەرکووک لەژێر هەڕەشە و مەترسیدا بەهۆی ئەو پیلانانی کە لێگرێ. بە تایبەتی ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا کە بە فەرمانی پارێزگاری بە وەکالەت ڕاکانجبووری کە فەرمانی دەرکرده بوو ئەو کەسانەی کە دانیشتووی کەرکووک نین یاخود غەیرە کەرکووکن فۆرمی نیشتەجێبوون یاخود کارتی نیشتەجێبوونەکانیان لێوەروژێتەوە. هەروەها لێرە و لەوێ زۆرێک لە زەویزاری کورد داگیرەکرێت و هێرشەکرێتە سەر ناوچانەی کە کوردستانین و هەروەها کوردنشینین و بە تایبەتیش ئەوانەی کە لە ناوچەکانی سەرگەڕان و هەندێک ناوچەی دیکە بینیمان کە هەوڵی شۆڤێنی هەبوو بۆ پەلاماردانی جووتیاران لەو ناوچانە. چێ بەرپرسە لەم پیلانجێڕی کە لە کەرکووک بەڕێوەچێت؟ چێ توانێت بربگرێ بم پیلانجێڕیە؟ بینیمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا لە چەند ڕۆژی ڕابردوو جوڵەیەشی سیاسیانە و دیبلۆماسیانەی کرد و توانی بربگرێت بە جارێکی دیکە شاڵاوی تعریبکردن و هەروەها داگیر نەکردنی خاشی کوردستان و جارێکی دیکە دەرکردنەوەی خەڵکی کەرکووک بە تایبەتی لە نەتەوەی کورد کەم هەوڵانە بەڕاستی لەلایەن خەڵکی کەرکووکەوە جێگەی دەستخۆشی بوو. ئەندامان ئەنجومەنی نوێنەران بە تایبەتی لە کەرکووک لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەتوانن بربگرن بەم پیلانانە. هەوڵەکانی هەرێمی کوردستان بۆ مەبەستە چۆنە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوە چۆن ئەتوانێت لەگەڵ بەغدا و لە هەرێمی کوردستانیشەوە ئەم هەوڵ و پیلانجێڕیانی کە دژ بە کەرکووک و کەرکووشەکان دەکرێت بەرپێ بگرێت. ئەم شۆ گفتوگۆکین لەسەر بابەتە بە میوانداری بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە شاری کەرکووک لەگەڵمانن. مامۆستا حەسیبەم کاتت باش، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمایە. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین دیارە بە تایبەتی ئەو هەوڵەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەبوو حەزەکەم لە زاری بەڕێستانەوە بیزانین. هەوڵەکە ڕاستە هەوڵی ڕاکانجبووری بوو، بەڵام بە دیاریکراویشێ لە پشت ئەم هەوڵانەوەیە کە بە تایبەتی ناوەناوە لە کەرکووک و لە هەندێک ناوچەی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوەچێ. بەڵێ ئێوارەتان باش، ئێوارەی سەرجەم بینەرانی کەناڵی کورسات باش. دیارە سەبارەت بە پرسیارەکەت ئەوەی ئێستا لە کەرکووک ئەگوزەرێ لەسەر دەستی ڕاکانجبووری جێبەجێکردنی ئەجیندایەکی سیاسیە بۆ تعریبکردن لە سایەی قانوندا، یعنی مەترسیەکە لێرەیە لە سایەی قانوندا هاتووە دەستی بۆ بابەتێک بردووە کە ئەم بابەتە دژی دەستورە و دژی مادەی ١40. ئەمەی کە لەم ڕۆژانە ڕاکانجبووری پارێزگاری سەپێنراوی بە وەکالەت لەسەر کەرکووچیەکان ئەتوانم بڵێم ناخ و نیەتی بە تەواوەتی بۆ کەرکووچیەکان دەرکەوت کە ئەم ڕاکانجبووریە جگە لە پارێزگارێکی تعریبچی ئەتوانم بڵێم هیچ ناوێکی تر هەڵناگرێ و هیچ شایستەی هیچ ناوێکی تر نییە. لەبەرەوەی ئەگەر ئێمە بمانەوێت لە شارێکی وەکو کەرکووکدا بمانەوێت خەڵک جیا بکەینەوە بزانین چێ کەرکووکی ڕەسەنە و چێ خەڵکی کەرکووک نییە، ئێمە چەکێکی زۆر بەقووەتمان لەبەردەسایە کە ئەویش ئیحسا یاخود سەرژمێری ساڵی 1950 ئەتوانم بڵێم ئەو سەرژمێریەی ساڵی 50 کراوە باشترین و ورترین سەرژمێریە بە تەواوەتی ماف ئەدا بەو کەسانی کە خەڵکی کەرکووکن و لەو تۆمارە تۆمار کراون و زۆرجە لە دائیرەکان ئەڵێ بزانە سەرژمێریەکەی 50 ئەگەر سەرژمێریەکەی 50 بوو لە 50 ئەو خانەوادەیە تۆمار کرابوو ئەوە بە دڵنیاییەوە بەڵگەیەکی قاتع و قەتعیە کە هیچ گومانێک هەڵناگرێت کە ئەو خێزانە کەرکووچین. دیارە ئەوەی کە ڕاکان دەستی پێداوە یاخود ڕاکان ئەیکە دژایەتیکردنی کەرکووچیەکانە نەک تەنها کورد، دژایەتیکردنی هەموو نەتەوەکانە. من پێم وانییە هیچ کام لە نەتەوەکانی تر پێیان خۆش بێت کە ڕاکانجبووری بیاوێ زەرەر و زیان بە کورد بگەێنێ و بیاوێ کورد لەم شارە فرامۆش بکە یاخود وەدەریان بنێ یاخود ئەو هەوڵی کە داوێتی بە تەشکیلکردنی لیژنەیەک بۆ جەردکردنی کارتی نیشتەجێبوون و بۆ جەردکردنی فۆرمی خۆراک ئەمە هەنگاوێکە بۆ
گۆڕینی دیموگرافیای شاری کەرکوک بە شێوەیەک لە شێوەکان و بۆ بەردەوامی دانە بە تعریب بۆیە من ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەڵێم ئێمە وەکو کورد لەگەڵ نەتەوەکانی تر لە شاری کەرکوک پەیوەندیەکی باش و تونند و تۆڵمان هەیە بۆیە هیچ کام لە نەتەوەکان پێیان قبول نییە غەدر لە کورد بکرێ و پێیان خۆش نییە دیارە ئەوەی ڕاکان کردویەتی هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لەلایەنە سیاسیەکان لە نەتەوەکان لە ئەحزابی سیاسی بیانوێت چارەسەرێ بۆ کەیسی کەرکوک بدۆزنەوە بیانوێت چارەسەرێ بۆ کێشەی کەرکوک بدۆزنەوە بۆ ئەمڕۆ بۆ ئایندەش تاکە ڕێگامان پەنابردنە بۆ دەستور بۆ ناوەڕۆکی دەستور و لە ناو دەستوریشا ئێمە مادەیەکمانەیە مادەی 140 بەجێبەجێکردنی مادەی 140 تەنها بەجێبەجێکردنی مادەی 140 و بەجێبەجێکردنی دەستور ئەتوانم بڵێم کێشەکانی کەرکوک چارەسەرە بێ و مەلەفی کەرکوک یەکلا ئەبێتەوە دیارە زۆر باش بڕگەی ببوورە مامۆستا حەسیبانی دێمەوە سەر مادەی 140 لە دواتر و ئەمێ بە دوورودرێژی لەسەرەوە جەنابەت ینی قسە بکەی بە تایبەتی لەسەر بەردەوامبوونی ئەو مادە دەستوریە و هەوڵ و فشارەکان جارێکی دیکە بۆ ینی سڕینەوەی ئەو مادە دەستوریە یاخود ینی بە هەر بیانوویەک بێت لە ناو دەستوردا ئەو مادە دەستوریە پەک بخەن. ئەمێ جارە سەرەتا لەسەر هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکوک بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ بەرگرتن بەو شاڵاوی جارێکی دیکە تعریبکردنەوەی کەرکوک و هەروەها جارێکی دیکە مەحرومکردنەوەی خەڵکی کەرکوک لە دانیشتن لە شارەکەی خۆیانە یاخود لە جێگە و ماڵەکانی خۆیاندا. یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتەکەی لە کەرکوک چۆن توانی بەربگرێ بم پیلانژێڕێ بەڕاستی و ئێوە ئەتوانن هەوڵەکانی داهاتوتان چۆن بێ وەکو جەناب دووتر لەگەڵ نەتەوەکانی دیکە چۆن هەماهەنگە بن بەڕاستیەوە مامۆستا حەسیبە. بەڵێ دیارە ئەم هەنگاوەی کە ڕاکان ناوێتی بە مەبەستی تعریبە و درێژەدانە بە سیاسەتی تعریب هەمان ئەو تعریبەی کە ڕژێمی بەعز دەستی دابووە ئێستا ڕاکانجبووری ئەوێ تەواوکەری ئەو سیاسەتە بێ و تەواوکەری ئەو بەرنامەیە بێ دیارە ئەمەی کە دوێنێ بە تەحدید بینیمان ئەو نووسراوەی کردووە و لە نووسراوەکە داوای تەشکیلکردنی ئەو لیژنەیەکە و لە ناو لیژنەکەشا جەرد بکرێ دیارە هەموو عێراقیەکان باش ئەزانن و هەموو کورد لە کەرکوک ئەزانن بارودۆخی چۆن بووە نەک تەنها لە سای ئەم حکومەتەی ئێستا لە سای حکومەتە یەک لە دوایەکەکانی تر کە هەمویان غەدر و زوڵمیان لە کورد کردووە کورد نەیتوانیوە لەم شارە بە پارەی خۆی بەداهاتی خۆی مڵکی هەبووە نەیتوانی و مڵکەکە بکاتە ناوی خۆی پەنای بردووە بۆ دۆستێکی لە نەتەوەی عەرەب لە نەتەوەی تورکمان کەسی قەومتمانەی پێبوو بێ یاخود زۆر جار بۆ کلد و ئاشووریەکان پەنای بردووە بۆ هاوڕەیەکی کە خاوەنددارێتی مڵکەکەی تاپۆی خانووەکەی تاپۆی بیناکەی بکاتە ناو ئەو کەسەوە لەبەرەوەی مەمنوع بوو قەدەغە بوو ناکرا بە ناوی کوردەوە ئەمڕۆ ڕاکان هاتووە لەو جێگایەوە کار لەسەر ئەم پرۆژەیەکە دیارە ئەڵێ ئەمە پرۆژەیە بڕیار نییە دواتریش هەر خۆی بە درۆ خستەوە پێچەوانەکەی وت من مەبەستم ئەوە نییە کە ئەمە پرۆژەیە یا بڕیارە ئەمە هەوڵێکی نەزۆکە بۆ تعریبکردن ئەگەر بێت و ئەم بەرنامەی ڕاکان وردی کەینەوە مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر ئەو دەهەزاران ئاوارە کەرکوچیەی کە تاکو ئێستا نەیانتوانیەوە بگەڕێنەوە بۆ شارەکە ئێمە لە بیرمان نەچێ لە زەمەنی تەرحیل و تعریب و تەبعیسا بە دەیان هەزار خێزانی کورد لەم شارە ئاوارە بوونە ڕۆشتونەتە شارەکانی هەولێر و سلێمانی ڕۆشتونەتە چەمچەماڵ چوونەتە ڕانیە و خەڵاتزێ لە کۆیە لە تەختە لە هەموو ئەم شوێنانە تاکو ئێستا ئێمە ئاوارەمانەیە کە خەڵکی کەرکووکن کە ئەحسای سەرژمێری 57یان کەرکووکە یعنی ئەمە هیچ کەسێک بۆی نییە ئەم واقعە بگۆڕێت ئێستا ڕاکان هاتووە ئەمە ڕەبتەکە بەبوونی تاپۆی خانوو یا ئەگە کرێچین لە زۆر باش ئەزانێ لە سەدا کوردی ئەم شارە خانووی تاپۆی نییە و تاپۆ بە ناویەوە نییە بۆیە هاتووە ئەمەی کردووە بە بیانوێک ئەمەی کردووە بە خاڵێک جا دێمە سەر هەوڵەکانی کورد لەم پێناوەدا دیارە ئێمە لە کەرکوک پێشتریش ڕامانگەیانەوە زۆر گرنگە ئێمە لە کەرکوک نەیارەکانمان حزبە سیاسیەکان نییە ئێمە نەیارەکانمان ئەو لایەنە شۆبینیانەیە کە بە عەقڵێکی شۆبینی تعامل لەگەڵ کووردا ئەکەن و درێژە بە سیاسەتی ڕژێمی پێشوو ئەدەن یاخود بە ئەجندای دەوڵەتە هەرێمایەتیەکان کارەکان و هەوڵەدەن ئەجندای ئەوان جێبەجێ بکەن ئێمە لە کەرکوک هەوڵمانداوە کوردایەتی بکەین حزبایەتی نەکەین ئەوەی کە بینیمان لە ڕۆژانی ڕابردوو بە تەحدید لە ڕۆژی ڕابردوو دوێنێکە
کە سەرکردایەتی سیاسی کورد و بە تەحدید یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەموو سەرکردایەتی لەسەر خەت بوو لەوش تایبەتر سەرکردایەتی کەرکووک ئەندام پەرلەمانە بەڕێزەکان و ڕۆڵی بەڕێز وەزیری داد دەبێت لە یاد نەکەین لە بیری نەکەین چونکە زۆر بە جدی هاتە سەرخات و لەگەڵ باڵاترین دەسەڵاتی تەنفیزیە ئەم پەیامی پێگەیان کە ئەمە خەتەرێکە کارەکاتە سەر تێکدانی شیرازەی کەرکووک و کارەکاتە سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی و کارەکاتە سەر کاری دیارە خراپ بە سەلبی کارەکاتە سەر ئەو پەیوەندیانەی کە لە نێوان پێکاتەکانەیە هەر بۆیە زوو بەڕێز مستەفا کاظمی هاتە سەرخات و تەدەخولی لەم مەوزوعە کرد و سنوورێکی بۆ ڕاکانجبوری پارێزگاری بە وەکالەت دانا کە ئەمە بڕیارێکی هەڵەیە و پێچەوانەی دەستورە و پێچەوانەی یاسایە بۆیە دوێنێ ئەم بڕیارە هەڵوەشێنرایەوە ئێمە پێمان وانە ئەم بڕیارە دوا بڕیارە چونکە ناخی ڕاکانجبوریمان بۆ دەرکەوتووە یعنی مەبەست لە نەڕۆشتنی بۆ پەرلەمان دیارە ئەو یەکێ بوو لەو کاندیدانەی کە سەرکەوت بوو دەبوو بتوایە سوێندی یاسایی بخواردایە بڕۆشتایە بۆ پەرلەمان دیارە پشتیوانی هەبوو پاڵپشتی هەبوو بە مەبەست نەڕۆیوە بۆ ئەوەی ئەم کارانە جێبەجێ بکە باشە خۆ لەو سەروبەندانەدا مامۆستا حەسیبانی ئێوەتان توانی وەکو کورد لێ بکەن بە هەڵاخۆ ئەو لە ڕۆقانونیەکەەوە دەبواە بچوایە سوێندی یاسایی خواردایە بووە بەندامی پەرلەمانی عراق بەڵام کە نەچوو وەکو جەناب داماژەی پێدەی ئەم هەوڵە شۆڤێنی و ئەم پیلانجێڕیانەیە کە هەندێک لایەن بە دیاریکراوی مەبەستیانەکە بەرامبەر بە کەرکووک و هەروە بەرامبەر بە کورد بیکەن بۆ لەو کاتەتا نەتوانرایانی وەکو کورد لۆبیەک دروست بکرێ یاخود شەقامی کوردی بە تایبەتی لە کەرکووک بۆی کە ڕاکان بەردەوام نەبێت لەسەر ینی وەکو ئێستا چۆن بە وەکالەت پارێزگاری کەرکووکە ینی نەتوانێت بەردەوام بێت لە پۆستەکەی بۆ نەکرا لەو کاتەیە بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر ئەو هەنگاوەمان نەناوە بەڵام بێدەنگیش نەبووینە ئێمە استحقاق پۆستی پارێزگاری کەرکووک استحقاقی کووردا لەبەرەوەی لە هەڵبژارنی 2021 دوا هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد لەم شارە توانوویەتی لەگەڵ هەموو ئەو نەعەدالەتیانە لەگەڵ هەموو ئەو بارە نائاسایی کە باڵی کێشاوە بەسەر کەرکووکە کورد توانوویەتی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی عێراق بەدەست بێنێ و لە 150 دەنگەکانی کەرکووکی مسۆگەر کردووە بۆیە ئەو پۆستە پۆستی کووردە لە ناو کوردیشا پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە چ لەو کاتەیە بێدەنگ نەبووینە کە نەڕۆیشتووە دیارە زانیومانە مەبەستەکە زۆر وازە حڕون بووە بەڵام لە هەمان ئەو کاتەدا ئەتوانم بڵێم لێکترازانێک هەبووە لە ناو ماڵی شیعە لێکترازانێک هەبووە لە نێوان هەموو لایەنە سیاسی عێراقیەکان لە سەروبەندی تشکیلکردنی حکومەت لە سەروبەندی دامەزراندنی کابینەی نوێی حکومەت هەموو ئەمانە نەکراوە ئەگەر نا ئێمە چاوەڕوانی ئەوە بووین کە حکومەت تشکیل بکرێ کابینەی نوێ تشکیل بکرێ و سەرۆکوەزیران دابدرێ و هەنگاوی دووەممان داواکردنی ئەو پۆستەیە کە بە استحقاقی خۆمان ێزانین استحقاقی نەتەوەیمانە و ئێستاش دەستبەرداری نابین دیارە بینیمان بەهۆی ئەو ڕێککەوتنە ژێربەژێرانە بەهۆی ئەو ڕێککەوتنە سێقۆڵی و لەم لاو لەولا کراوە هیچ بەرژەوەندێکی کوردیتیانە بووە ئەمە وای کرد وەزعی سیاسی لە عێراقا بگاتە حاڵەتێکی تەقبەست و حکومەت تشکیل نەکراوە کە ئەوە ماوەی 9 مانگە بەسەر ئەو هەڵبژاردانە تێپەڕیوە بەڵام ئومێد دەکەین ئێستا لە دوای پشتەکانی جەژن هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ تشکیلکردنی حکومەتی عێراقی و لە دوای تشکیلکردنی حکومەتی عێراقی لە دوای تشکیلکردنی کابینەی نوێی عێراق ئێمە دیسانەوە دێینەوە سەرخەت بە هەمان ڕوحیە داوای پۆستی پارێزگاری کەرکووکەکەین لەبەرەوەی بڕوای تەواومان بەوەیە کە ئەم پارێزگارە تاکو ئەمڕۆکە بە هۆکارێک لە هۆکارەکان یاخود ئەتوانم بڵێم لە دوای پرۆسەی ڕیفراندۆمەوە و لێکەوتەکانی ڕیفراندۆم هەتاکو ئەمڕۆ پارێزگاری کەرکووکە بە وەکالەت نەیتوانیوە پارێزگارێکی واقعی بێ بۆ هەموو پێکاتەکان نەیتوانیوە پارێزگارێک بێ باوکایەتی بکا بۆ کەرکووچیەکان بە پێچەوانەوە من بۆ خۆم یاخود بە خوێندنەوەی ئێمە پارێزگاری تعریبە پارێزگارێکی تعریب چییە بۆیە هیچ لە هەنگاوەکانی پاڵپشتی هیچ کام لە پێکاتەکانی لەگەڵ نەبووە و ئەوانیش بڕوای تەواویان بەوە هەیە و ئەوەیان قبوڵە کە پۆستی پارێزگاری کەرکووک پشکی کووردە و ئێمە دەستبەرداری ئەو استحقاقی خۆمان نابین خەڵکی کەرکووک دڵنیا ئەەکەینەوە ئەوەی کەماوە تەنها مەسلەی وەختە دیارە بۆ ئەو کاتیش ئەگەر بارودۆخ لەبار نەبوو بۆ وەرگرتنەوەی ئەو پشکە دیسانەوە من تاکی دەکەمەوە ئێمە کۆمەڵێ کارتمان لە بەردەسایە هەموو ئەگەرەکان لە بەردەممانە کراوەیە
ئێمە دەستبەرداری پشکی پۆستی خۆمان نابین و دەستبەرداری استحقاقی نەتەوەی خۆمان نابین لەبەرەوەی بە گۆڕینی پارێزگاری کەرکووک و هەڵبژاردننی پارێزگارێکی کورد کە خزمەتکار بێ و خزمەتی هەموو نەتەوەکان بکە و بە شێوازێک کار بکە هەموو لایەنەکان بە پارێزگاری خۆیانی بزانن تەنها ئەوە چارەسەرە ئەویش ئەوەیە کە ئێمە پارێزگارێکی کورد بۆ ئەم شارە دابنین ئەمە بە تەنها بەیەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت ئەمە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی نیشتیمانیە لەسەر شانی هەموو تاچێکی کورد هەموو لایەنە سیاسیەکان هەموو سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو حزب و لایەنەکانەوە ئەوانەی لە کەرکووکن ئەوانەی لە دەرەوەی کەرکووکن یعنی ئەبینین زۆر جار ڕاکانجبووری کە هەنگاوێکی لەو شێوەیە نێدژایەتی کوردی کەرکووکەکات بەداخەوە هەندێک لایەن بە بەیاننامەیەکی شەرمنانە یاخود بە هەڵوێستێکی ئەتوانم بڵێن پشتی پەردەوە هەڵوێستی خۆیان دەرەبڕن ئێمە بۆ قۆناغی داهاتوو ئەگەر بمانەوێت بارودۆخی کەرکووک یەکلا بکەینەوە ئەگەر بمانەوێت پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرینەوە گرینگە هەموو کورد بە یەک دەنگ هەموو لایەنە سیاسیەکان پاڵپشتی لەم پرۆژەیە بکەن کە کوردێک ببێتە پارێزگار و ئەم پارێزگارە تعریف چییە دوور بخەینەوە لەبەرەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە تێوە گلاوە لە چەندین کەیس و مەلەفی گەندەڵی و دەسەڵاتەکانی زۆر خراپ بەکارێنەوە هەر لەسەر ئەو مەسلەی دوورخستنەوەی ڕاکانجبووری و مەسلەی پارێزگاری کەرکووک کە پشکی کوردەوە لە نێویشیانداوەکو باز دەکرێت پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردوو کاتێک کە ئەنجومەنی پارێزگاکان ینی کارا بوون و بە فیعلی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەبوو ینی لە کۆی 41 ئەندام 26 ئەندامی کورد بوون کە ئەتوانرا زۆرێک لە بڕیارەکان بە زۆرینەی کورد تێپەڕێنرێ بەڵام بینیمان دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم ینی کورد لە کەرکووک نەماوە ئەنجومەنی پارێزگا زۆربەی ئەندامەکانی لەوێ نەمان و هەروەها ینی حکوومەتی عراقی و پەرلەمانی عراق لە هەوڵێکی دیکەی شۆڤیانانەدا بەرامبەر بە تایبەتی کەرکووک و زۆرێک لە پارێزگاکانی دیکە هەستا بە هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر لەو سەروبەندانەدا هەوڵ بدرایە ینی ئەنجومەنی پارێزگا کارا بکرایەتەوە کورد ئەیتوانی خۆ ئەو کاتە پارێزگارێک دیاری بکە بەڵام ئەوی کە گرنگە لە ئێستادا بەڕای جەنابتانەوە کۆندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی و پارتی تا چەندە گرنگە لە ئێستادا تەبابن و هاوڕابن و هاوکار بن بۆی کە لە گفتوگۆکان لەگەڵ بەغدا و بە تایبەتی لایەنی شیعە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عراق کەرکووک بێدە ئەجندای یەکەمی گفتوگۆکانیان و هەروەها مادی 140 بە تایبەتی بەڕاستی مامۆستا حەسیبە بەڵێ دیارە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە کە پارێزگاری کەرکووک بە وەکالەت ئەوسا جێگری پارێزگار بوو بە پێی قانون و یاساکە ئەو هات بوو بە پارێزگار بە وەکالەت یاخود ئەو دانرا بە پارێزگار بە وەکالەت پارێزگار بە وەکالەت واتە تەمەنی کورتە و دەسەڵاتەکانی مەحدوودە تاکو ئەو کاتەی لایەنە سیاسیەکان ڕێکەکەون لەسەر کەسێک کە ئەم کەسەش ئەبوو کورد بێ و لە ناو کوردیشا ئەبوو سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ داخی گرانی هەموو کەرکووچیەکان ئەوەیە و لە هەر کەسێکش بپرسی ئەزانێ ئێستا ئێمە چەندە گلەیی لە ڕاکانی تعریبچیەکەین با هەندێک گلەیش لە خۆمان بکەین وەکو کورد دیارە هۆکاری مانەوەی ڕاکانجبووری تاکو ئەمڕۆ بەشێکی ئەکەوێتە ئەستۆی کورد خۆی کە ئامادە نەبوو لستی برایەتی کەرکووک و ئەو کات ئەنجومەنی پارێزگاکان کارا بوو و کاریانە کرد و دەکرات بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود با نەڵێم کاندیدەکەی یەکێتی با بڵێم کاندیدە کوردەکە دەنگی پێ بدرێ و بکرێ بە پارێزگار بەڵام بەداخەوە لستی برایەتی لەو کاتەیە لەو بارودۆخە هەستیارەیە کە هەموو کورد چاوەڕێی دەرفەتێکیان بوو کە ئەو بارودۆخە بگۆڕێەوە ئەم ڕاکانە لا بچێ و پارێزگارێکی کورد بێت خۆی بە خاوەنی کورد بزانێت لەم شارە لستی برایەتی کەوتە دژایەتیکردنی خەڵکی کەرکووک لەبەرەوەی ئامادە نەبوون بەشێکی زۆریان ئامادە نەبوون بە چەندین ناو بیانوو کە کەرکووک داگیر کراوە کەرکووکیان بەجێ هێشت و کەرکووکیان چۆڵ کرد و تەنانەت ئامادە نەبوون بۆ ماوەی چەند کاتژمێرێک بێنە کەرکووک ئەو کۆبوونەوەی بکرێەوە ئەو شەرعیەتە بدەن بۆ پارێزگارە و ئەگەر ئەوە بکرایە هەموو ئەم نەهامەتی ئەم 4 ساڵە بەسەر خەڵکی ئەم شارەیە هاتووە دیارە ئەمانە ڕووی نادا ئەو بەرپرسیارەتێکی مێژوویە کەوتۆتە سەر ئەو لایەنە سیاسیەی کە هۆکارە لەمانەوەی ڕاکانجبووری با ئێمە واز لە ڕابردوو بێنین با باسی ئەمڕۆ بکەین ئێمە با باسی ئێستا بکەین با باسی داهاتوو بکەین دیارە گرنگە لە ئەمڕۆ و لە داهاتوش دیارە بەردەوام لە ماوەی ئەم 4 ساڵە بە بەردەوام هەموو ڕۆژێک یاخود لەناو هەموو هەفتەیەکە ڕۆژێک دوو ڕۆژ جارێک دوو جار سێ جار ئیتر بەبێ حساب بەبێ هیچ سانسۆرێک
هێزە عەرەبە تعریبچیەکان هاتوونەتە سەر زەویزاری کوردەکان و شەڕیان پێفرۆشتون و هەوڵی زەوتکردنی زەویزارەکانیان داوە و تەنانەت دەستیان بۆ بەروبوومە کشت و کاڵەکانیان بردووە هەندێک جا دەغڵودانەکانیان سووتانوە ئەمانە من بە خوێندنەوەی ئێمە ئەمە خودی ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە پشتی ئەمانەوە بووە چونکە نووسراویان پێ بووە عقدی بۆیان کردووە ئیتر ئەم عقدانە عقدی ڕسمی نەبوونە بەرامبەر بە پارە کراوە بەرامبەر بە گەندەڵی کراوە بەرامبەر بەچی کراوە بە کۆمەڵێ بەڵگەیان بەدەستەوە بۆ هاتوونە داوای ئەو زەویزارانیان کردووە لە کاتێکە ئەم ناوچانە کە ئەوان دێن داوایەکەن ئەمانە هەمووی ناوچەی مادەی 140 ئەم عەرەبانە عەرەبە هاوردەکانن کە تعویزیشان وەرگرتووە قەرەبووشیان وەرگرتووە ڕۆشتونەتەوە بەڵام جارێکی تر هاتوونەتەوە سەر خاکی کەرکووک هاتوونەتەوە ئەم شارە و لەگەڵمانە برابەش بگرە زیاتریش بوونە بە شەریک لە هەموو شتەکانە بۆیە ئێمە پێمان وایە بۆ ئەم قۆناغا سەرکردایەتی سیاسی کورد حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان هەموو ئەمانە بەرپرسیارن بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ دۆخی پێش ڕفراندۆم ئەگەر بێت و ئەمە نەکەین واتا کوردستان هیچ ئەهمیەتێکی نامێنێ و کوردستان هیچ هەیبەتێکی نامێنێ دیارە کوردستان بەبێ کەرکووک وەکو ڕۆحێکی وەکو جەستەیەکی بێڕۆح وایە ناکرێت دەستبەرداری کەرکووک ببن و کەرکووک لێ بگەڕێن بۆ نازانم چۆن ناوی بنێم ناکرێت کەرکووک بەجێبێلن گورگان خوارد بکرێ ئەوەی ئەمڕۆ ئەبینین ڕاکانجبووری هەوڵەدا خۆی و شۆڤێنیەکان خۆی و ئەو دەوڵەتە هەرێمایەتیانەی کە مەبەستیانە بارودۆخی کەرکووک تێک بچێ و کورد لە کەرکووک نەمێنێ و باڵانسی هێز لە کەرکووک لە قازانجی ئەوانە بێت ئەمانە هەمووی پشتیوانی لە ڕاکانەکان و بەرنامەی بۆ دائەنێن و استراتیژی بۆ دائەنێن و ڕاکانیش هاتووە جێبەجێیەکە بۆیە دووبارەیەکەمەوە ئەم قۆناغێکی زۆر گرنگە دەبێ هەمومان پەنا بۆ دەستور ببین ئەو دەستورەی کە هەموو عێراقیەکان تایە بەشدار بوونە لە نووسینەوەی و دەنگیشیان پێداوە و لە ناو دەستوریشە مادەی 140 ئەم کێشانە بە ئاسانی چارەسەرەکە و غەدر و زوڵم لە هیچ پێکاتێک ناکە و هیچ کەسێک بە مەقدوری نایەلێت مامۆستا حەسیبۆک و جەناب دامەژەت پێدا ینی خۆناغەکە مەترسیدارە بە دڵنیاییەوە لە داهاتووە ئەگەر کورد یەکگرتو نەبێەوە ئەجندایەکی هاوبەش و استراتیژێکی ڕوونی نەبێ بە تایبەتی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو ناوچانەی کە بە ناوچەی دەرەوەی هەرێمی کوردستان کە لە چوارچەوەی مادەی 140 وە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە نەبێت بە دڵنیاییەوە ینی کێشەکە قورسترە بێت و مەترسیەکە گەورەترە بێت لەسەر کورد و لەسەر خاشی کورد و نەتەوەی کورد بەڵام لەوە گرنگترەوەی و جەنابە دامەژەت پێدا پەنابردنە بۆ دەستور بەڵام ینی خۆبینیمان لە ماوەکانی ڕابردوو هەوڵە شۆڤێنەکان لە بەغدا بەردەوام بوو بۆ گۆڕینی دەستور و چەندین دەنگیشمان بیست کە داوایە نەکرد دەستور بە تایبەتی مافەکانی کورد کە لە ڕابردوودا چەسپێنراوە لەم دەستورە هەمیشەی عراقدا دەستکاری بکرێت ئێستا ئەگەر پەنا ببرێتە بەر دەستور بە تایبەتی بۆ مادەی 140 وە جێبەجێکردنی یخۆ دڵنیاین ینی دەستورەکە وازەحەوە هەموو ینی خاڵەکانی دیاری کردووە کە قۆناغ بە قۆناغ ئەم پرۆسەیە دەبێت ینی جێبەجێ بکرێت ئەویش ینی مەسلەی کەرکووک و ئاساییکردنەوەی و هەروەها مافی نەتەوەی کورد و پێکاتە جیاوازەکانێتی بەڵام ینی دڵنیاین ئێستا داهاتوو ینی کۆمەڵێ پیلانژێڕیکەی گەورە هەیە بۆی کە مادەی 140 بسرنەوە لە دەستوری هەمیشەی عراقە وەکو کورد وەکو سەرکردایەتی کورد وەکو سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان چیان پێکرێ بۆ مەبەستە بە تایبەتی ئەگەر پیلانژێڕێکە لە ئاستی عراق چۆ دەرەوە بۆ هەرێمایەتی بە دڵنیایی وەکو جەنابیشت باست کرد بەڵێ کاک هاوڕێ دیارە مادەی 140 کە مادەیەکی دەستوریە و لە ناو دەستوری عێراقا ئاماژەی پێکراوە جێبەجێکردنی مادەی 140 خۆی لە سێ قۆناغ ئەبینێتەوە یەکەمیان گەڕانەوەی ئاوارەکان ئێمە ئاماژەمان پێکەوتمان بەدەیان هەزار خێزانی کورد ئاوارەیە لە دەرەوەی کەرکووک ئەژێ لە دەرەوەی سنووری ئیدارەی کەرکووکە ئەژێ لە شارەکانی تری هەرێمی کوردستان ئەژێ دەبێ ئەمانە بگەڕێنەوە و قۆناغی دووەم ناردنەوەی ئەو عەرەبە هاوردانەی کە بە مەبەستی گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک هاتوونەتە ئەم شارە ئەبێ بگەڕێنەوە دیارە لەوێشە ئەتوانم بڵێم ناحەقیە بەرامبەر بە کورد کراوە نەعەدالەتیە کراوە لە هێنانەوەی ئاوارەکان و لە گەڕانەوەی هاوردەکان بۆ شوێنی خۆیان یعنی سیرکە قۆناغی دووەم قەرەبووکردنەوەیە ئەو قەرەبووکردنەوەیە
بڕی 10 ملیۆن دینار دانرا بۆ هەر خێزانیەکی کورد کە بگەڕێتەوە ناو کەرکووک بگەڕێتەوە زێدی باو باپیرانی خۆی لە کەرکووک بەرامبەر ئەوە بۆ دەرکردنی عەرەبەکان دیارە عەرەبەکان کاتی خۆی کە هاتوونە هەمویان بڕی 10,000 دیناری سویسری ئەو کاتیان وەرگرتووە لە کەرکووک هەروە باوەپیانە وترێ عەرەبە 10,000یەکان لە گەڕانەوەشیانە 20 ملیۆن دیناریان وەرگرتووە یعنی هەر خێزانێکی عەرەب بەقەدەر دوو خێزانی کورد پارەی وەرگرتووە بەس ئێمەمان قبول بووە لەبەرەوەی ئەمە یەکێک بووە لە بڕگەکانی دەستور و مادەی 140 وەکو کورد ئەمەمان قبول بووە بەشێک لە عەرەبەکان ڕۆشتونە ئەم پارەیان وەرگرتووە و گەڕاونەتەوە ڕۆشتونەتەوە زێدی شوێنی خۆیان جێگای خۆیان بەڵام دوایی جارێکی تر هاتوونەتەوە یعنی سێر مەترسیەکە لەکوێیە ئەگەر بێت و هەنگاوەکانی مادەی 140 هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 کە خۆی لەو سێ خاڵە ئەبینێتەوە خاڵی یەکەم و دووەم تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەی نەتوانراوە هیچ کام لە ئاوارەکان ئەتوانە بڵێن پارچە زەوی نیشتە جێبوونیان وەرنەگرتووە تاکو بێت لە کەرکووک ئەو پارچە زەویە بک بە بینا و لەسەری دابنی شەو نیشتە جێبێ ئێمە گرنگترین خاڵ ئێمە چاوەڕێی خاڵی سێممانە کرد ئەگەر بێت و خاڵی یەکەم و خاڵی دووەم جێبەجێ بکرایە ئاوارە کوردەکان بگەڕانایەتەوە هاوردەکان دەربکرانایە بۆ شوێنی خۆیان بڕۆشنایەتەوە و قەرەبوو بکرانایەتەوە قەرەبووی مادی مەبەستم پارەکە و پێدانی پارچەیەک زەویش ئەبوایە وەریان بگرتایە هەنگاوی سێم ڕاپرسی بوو ئەم ڕاپرسیە زۆر گرنگە یعنی ئەو کات ئەبوو ڕاپرسی بکرێ لە ناو شاری کەرکووک بۆ هەموو پێکاتەکان بۆ کورد و بۆ عەرەب و بۆ تورکمان و بۆ کلد و ئاشور و بۆ کە ئەڵەم هەموو پێکاتەکان واتە هەموو تاچێک لەم کەرکووکە ئەو ڕاپرسیە ئەیگرتەوە یعنی ئەو کاتەش سێ تەرەح هەبوو لە بەردەم کەرکووکیەکانە چیتان پێ باشە چارەنووسی کەرکووک چی لێبێ ئایا کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئایا کەرکووک وەکو هەرێمێکی سربەخۆ بمێنێتەوە ئایا کەرکووک وەکو ئێستا لەسەر حکومەتی عێراقی فیدراڵ بێ ئەوە مافی کەرکووچیەکانە و ئەوان دەتوانن چارەنووسی شاری کەرکووک دیاری بکەن بەداخەوە کە هەنگاوی یەکەم و دووەم تووشی شەلەل بوو تووشی ئیفلیت بوو ئێمە نەگەیشتینە هەنگاوی سێم بە بڕوای تەواومان ئێستاش تەنها ڕێگە چارەسەر بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک جێبەجێکردنی مادەی 140 دوو قۆناغەکە پەلەی لێ بکرێ و بودجەی بۆ تەرخان بکرێ سیرکە ئێستا کاک هاوڕێ من مەبەست بە باسی خاڵێک بکەم کە ئەم ڕاکانە چەندە مێشکی ئەتوانم بڵێم ڕەشە ناخی ڕەشە چۆن کارەکە تەنانەت نووسراوی کردووە بۆ سەرۆکوەزیران داوا ئەکا مادەی 140 ئیلغا بکرێتەوە کە ئەمە مادەیەکی دەستوریە یعنی سێرکە ئەوێ ئەمە لە ڕێگای لیژنەیەکەوە لیژنەکەش خۆی دایبنێ هەموو دەسەڵاتەکان بێنێتەوە لای خۆی لە کاتێکە ئێمە ئۆفیسێکمانەیە لە کەرکووکە ئەم ڕاستی ئەو مەترسیە گەورەکەیە فەرمیە هەموو بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە ئەم هەنگاوانەی کە ئەینێ هەنگاوی گەورەتر و هەنگاوی مەترسیدارتری لە دواوەیە بۆیە زۆر گرنگە و بەرپرسیارەتێکی مێژوویە ستۆپێک بەڕاکان جبوری بکەین و بە ئاگای بێنینەوە کە ئەو ئەیکات پێم وانییە بە ئاسانی تێ بپەڕێ ئەو ئەیکا بۆ تێکدانی بارودۆخی کەرکووکە و پێم وایە ئەگەر بێت و بۆی سەر بگرێ ڕەنگە حربی ئەهلی و حربی تائیفیشی لێ بکەوێتەوە کە هیچ کام لە پێکاتەکان ئومێدی ئەوە ناخوازن لەبەرەوەی پێکاتەکان وەکو ئاماژەم پێکرد پەیوەندی و علاقاتێکی تونند و تۆڵیان هەیە هیچ کام لەمانە ناوێ ئەوی تر زەرەر بکە بەڵام ئەوەی کەڕاکان ئەیکا مەبەستەکەی زۆر وازەحە هەر لە پێناو ئەو مەبەستەش ماوەتەوە ئەوێت نازانم دیارە پێی وایە ببێتە ئەستێرەیەک لە ئەستێرەکانی تعریب خۆی ئێستا بووە بە تعریب چیەکی تەواو و ئەوەی سەدام حوسێن پێی نەکراوە ئەمڕۆ ڕاکان هاتووە ئەوێ جێبەجێ بکە بەڵام لێرەوە ئێمە بەڕاکانیش ئەڵێن بە هاوشێوەکانیشی ئەڵێن خەیاڵیان خاوە سەدام حوسێن بەو هەموو دڕندەیەوە نەیتوانی چۆک بە کەرکووچیەکان دابدا و نەیتوانی کۆڵ بە کورد دابدا لەم شارە و نەیتوانی ئەم شارە لە کورد خاڵی بکە و کوردەکان وە دەربنێ هەرچەندە سیاسەتی تعریب و تەبعیس و ڕوخاندنی دەیەکان و هەموو ئەمانەی کرد لەگەڵەوەشە نەیتوانی وەشکستی هێنا بە دڵنیایەوە جگە لە شکستێکی گەورە هیچی تر چاوەڕێی ڕاکان جبوری ناکە لەبەرەوەی ئێمە خاوەنی ئەم شارەین ئێمە خاوەنی ڕاستەقینەی کەرکووکین و هەموو کوردی ئەم شارە ئاماری 57یان هەیە ئەوەی کە نیەتی ئەمڕۆ ڕاکان بۆیان ئەگریە و فرمێسکیان بۆ ئەڕێژێ ئەو عەرەبە هاوردانەیە کە لە جنوبەوە هاتوون بەداخەوە لە پەنای یاسایە ئەمڕۆ دەستور پێشێلەکرێ ئەمانە کە هاتوونەتە ئەم شارە ئەرزەی پێداون تاپۆکەشی کردوتە ناویان و هەوڵی داوە فۆرمی خۆراکیان بۆ دەرکاوە هەوڵی داوە
کارتی زانیاریان بۆ دەرکات ینی بە فەرمی هێناویانێ لە کەرکووک نیشتەجێیانی کردووە بۆ ئەوەی ژمارەی ئەوان لەم شارە زیاد بێ و بەرامبەر ئەوە ئەم هەنگاوی ناوە بۆ ئەوەی ئەو کارتی زانیاریە بۆ ئەوەی ئەو فۆرمی خۆراکەی لای ئەو کوردانەیە کە تاپۆی خانوویان نییە هەڵبۆشێنێتەوە لە بەرامبەردا ئەوێ کورد لە کەرکووک ژمارەی کەم بێ و لە بەرامبەریشدا ئەوان ژمارەیان زیاد بێەوە ئەو باڵانسی کە لە کەرکووکە هەیە ئەوێ تێکی بدا کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە مەترسیەکی زۆر جدیە و هەموو کورد هەست بەم مەترسیاکە و هەست بەم هەنگاواکە کە ڕاکان ناوێتی ئەمە دوا هەنگاو نییە هەنگاوی ترش لە دوایەتی بە دڵنیاییەوە شێر ئاسا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەری ڕائوەستێتەوە و جگە لە یەکێتی ئەرکی لایەنە سیاسیەکانی ترە ئەرکی لایەنە کوردیەکانی ترە ئەوانیش بە هەمان شێوە پاڵپشتی لە سیاست و بەرنامەیەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و خەونی گڵاوی ڕاکان جبووری لە گۆڕ بنێن. وڵای باسی هەڵوێستی لایەنە سیاسیەکانت کردووە باسی پەرلەمانتارانی کوردت کرد لە کەرکووک بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و باست لە ڕۆڵی بەرپرسانی باڵای حکوومەتی عراقی کە ینی هەندێک لە پۆستەکان بەدەست کردووە بە تایبەتی وەزارەتی داد کە کەسایەتیشی کورد و کەسێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاسی باڵا بەڕێوەیە بە تا چەندە گرنگە ینی کورد سەرجەم پۆستەکانی کە لە بەغدا هەیەی بە دیاریکراوی بیخاتە خزمەت ینی خزمەتکردنی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان و جێبەجێکردنی مادەی 140 ئەگەر ئەمە نەکراوە لە ئێستایەوە لە داهاتووداوە لە حکوومەتی نوێی عێراقیە ئەتوانرێت ئەم هەنگاوە بنرێت یاخود نەخێر و کاتەش لە سەوەستانی ناتوانینەوە گیر مامۆستا حەسیبە. بە دڵنیاییەوە ئەوەی دوێنێ ئەو برادەرانەمان ئەو هەواڵانەمان کردیان هەنگاوێکی زۆر ڕاست و دروستە هەر چاوەڕێی ئەوەشمان لێ ئەکردن بە تایبەتی بەڕێز وەزیری داد کە ئەتوانم بڵێم دەسەڵاتێکی ڕاهای هەیە لە ناو وەزارەتەکەی خۆی و وەزیرە وەسەر بە ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ بەڕێز کازمیا قسەی کردووە دیارە بەڕێز کازمیش هەستی بە مەترسی قۆناغەکە کردووە هەستی بە هەستیاری بابەتەکە کردووە بۆیە دوێنێ بەپەلا هاتە سەرخات و ئەم بڕیاریان بەڕاکان جبووری هەڵوەشانەوە بۆیە گرنگە هەر کوردێک لە هەر پۆستێک بێ ئەگەر لە حکومەتی عێراقی فیدراڵ بێ یاخود لە حکومەتی هەرێمی کوردستان بێت یاخود لە پەرلەمانی کوردستان بێ لە پەرلەمانی عێراق بێ دەبێت خەمی کەرکووک بێ و خەمی ئەم مەسەلە ڕەوایە بێ دیارە مەسەلەی کەرکووک مەسلەیەکی هەروە ئاسان نییە مەسلەیەکی هەر ئاوا سانە نییە مەسلەی کەرکووک پەیوەستە بە هەموو ناوچە جێناکۆکەکانەوە دیارە کەرکووک ئێمە کە باسی کەرکووکەکەین مەبەستمان هەموو ناوچە جێناکۆکانە هەمویان هەمان کێشەیان هەیە هەمان معاناتیان هەیە بەڵام کەرکووک وەکو ڕەمزێک ئێمە زیاتر ناوی کەرکووکە بین بەڵێ زۆر گرنگە هەموو ئەوانەی کە ئەکرێت و بە تایبەتی لەم قۆناغەدا ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە بتوانێت لە مفاوەزاتەکانیان لە گفتوگۆکانیان لەگەڵ حکومەتی ناوەندا سازش لەسەر چارەنووسی کەرکووک نەکەن و دەستبەرداری مافی نەتەوەیی کەرکووچیەکان نەبن دیارەمە ئەم مافە تەنها بۆ کەرکووچیەکانیە بۆ هەموو کووردە اینجا دوای بۆ کەرکووچیەکانە بۆیە زۆر گرنگە لە ئێستایە کورد هەوڵ بدات باواز لە ناو ماڵی شیعە بێنێ باواز لە ناو ماڵی سونە بێنێ باجارێ بێ هەوڵ بدا ناو ماڵی خۆی ڕێک بخە و یەک وتار و یەک خێتابی هەبێ و یەک داواکاری هەبێ و داکۆچی لە مافی ڕەوای میلەتەکەی بکە بە تایبەتی بۆ کەرکووک ئێمە لە بیرمان نەچێ بە درێژایی مێژوو ئێمە خوێنمان بۆ ئەم شارە ڕشتووە لە هەموو پارچەکانی کوردستانەوە خەڵک هاتووە لێرە شەهید بووە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە خەڵک هاتووە لێرە قوربانی داوە یعنی کەرکووک ئەوە دێنێت کە حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بەشێک لە کار و بەرنامەکانی خۆیان تەرخان بکەن بۆ کەرکووک و فشارێکی جدی بکەن لە حکومەتی ناوەند بۆ ئەوەی ئەم بارودۆخە چیتر ئاوا بە هەڵواسراوی نەمێنێتەوە چیتر ئاوا بە معلقی نەمێنێتەوە لەبەرەوەی مانەوەی بارودۆخی کەرکووک بەم شێوەی ئێستا یاخود ئەتوانم بڵێم تەراتێنکردنی هێزە ئەقلیمیەکان خەڵکانێکی بێگانە بە کەرکووک و بە عێراقش بێگانن بە هەرێمی کوردستانیش لە ڕۆژانی ڕابردوو هاتوونە لە ناو کەرکووک ئەم سەروەسەریان کردووە ئەمانە دێن بۆ جێبەجێکردنی ئەجیندای دەرەچی خۆیان گرینگە ئەمە حکومەتی عێراقی سنوورێک بۆ ئەم بارودۆخە دابنێ و ڕاکان ئاگادار بکاتەوە کە ئەمەی ئەم دەستی داوەتێ
ئەتوانم بڵێم تەواو جاشایەتی ئەیکا بۆ دەوڵەتە ئەقلیمیەکان سنوورێک بۆ ئەمە دابنێ ئەگەر نا نەتیجە و عاقبەتەکەی زۆر خراپە بێ و بەرپرسیاری ئەوەڵ و ئەخیریش خودی ئیداری شاری کەرکووکە و لە دوای ئەویش کۆمەڵی خەڵکی تر ئەو بەرپرسیارەتیان بەرەکەوێ ئێمە ئومێ دەکەین نەگاتە ئەو حاڵەتە لەبەرەوەی حاڵەتی نەخوازراوی لێ ئەکەوێتەوە دووبارەیەکەینەوە ئەگەر بێت و ڕاکان بە بەردەوام بێ مەسلێکی کوردی هەیە لە خواردنی نانی شوانەکە ئێستا ڕاکان نانی شوانەکە خوا ئەگە بەردەوام بێ لەسەر ئەو سیاسەتەی بێدەنگ نابین و شەقام ئەجوڵێنین و وای لێ ئەەکەین لە ناو ماڵەکەی خۆی نەتوانێت بێ لە پارێزگا دەوام بکات لەبەرەوەی هەموو کەرکوچیەکان دڵیان پڕە مەسلێکی کوردی هەیە لە جام کە پڕبوو لێ شاتەواو ئیتر خەڵک زۆر پڕە خەڵک زۆر بێتاقەت بووە لەم شارە خزمەتگوزاری نییە شارێکی ئاوا دەوڵەمەند کە لەسەر بیرێ نەوتە لەسەر بەحرێ نەوتە دەسەبەی بۆ کارەبا خراپە دەسەبەی بۆ ئاو خراپە خۆڵ و خاشاک لەولاوە کەوتووە مەلەفی ئەمنی یاخود ئەو هێزە جۆرا و جۆرانە بازگەیان داناوە پارە لە خەڵک وەرەگرن سەرانە لە خەڵک وەرەگرن لە دامەزراندنەکانە هەوڵەدەن پشکی کورد کەم بکەنەوە یاخود ئەگەر بۆیان بکرێ هەر پشک نەدەن بە کورد لەبەرەوەی ئەوەندە خەڵکی نامۆ هاتۆتە ئەم شارە بوونە بە شەریکمان و پشکیان ئەدەنێ و هیچ کام لەمانە لە خزمەتی خەڵکی ئەم شارە نیە بە پێچەوانەوە هەموو ئەمانە خەڵکی شاری کەرکووکی تووڕە و نیگەران کردووە بۆیە کاتی ئەوە هاتووە ئەگەر بە سیاست و بەرنامەی خۆیانە نەچنەوە ئیتر ئەمەلیان قبول ناکرێ و جێگای قبول نییە. وڵا هەر بە هەڕەشەکانی جەناب تا دیارە ینی کە هەم کورد و هەم خەڵکی کەرکووک و هەم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە داهاتووشدا ینی دڵنیان سەرکردایەتی کوردیانی لە شۆڤێنەکانی نێو کەرکووک واروەها ئەوانەی کە لە ناو پێکاتی عەرەبن ینی تووڕەن و هەڵوێستیانەوێ وڵای گرنگە و هەڵوێستە جدیانە هەبێت لە داهاتوودا بەڵام بە یەکگرتووی لە پێناو پاراستنی خاشی کورد لە پێناو پاراستنی ئەو ناوچانەی کە بە دەستمانێ نابوو بەڵام لە دەستمانە بە هەندێک هۆکاری ینی کە خۆمان وەکو کورد هۆکار بووین ئەمێ مامەسە حەسی بەیانی وەکو دواپرسیار بۆ بەڕێزت ینی ڕاستە کۆمەڵێک هەنگاو و کۆمەڵ استراتیژت خستە ڕوو بەوەی کە لە داهاتوو کورد دەبێت لە جێبەجێ بکات و پەیڕەوی بکات بۆ پاراستن و بەدەستهێنانەوەی کەرکووک و ناوچەکێشە لە سەرەکان بەڵام تا چەندە گرنگە ینی نەتەوەکانی دیکەی کەرکووک وەکو عەرەب و تورکمان ئەوانیش بێدەنگ نەبن لەسەر ئەم ناحەقیانەی کاکرێ بەرامبەر بە نەتەوەی کورد کە لە ئێستاداکرێ و بینیمان لە ڕابردوو کە کورد چۆن بێدەنگ نەبوو لەسەر ناحەقی بەرامبەر بە تورکمانەکان بەڕاستی ئەم وەکو دواپرسیار بۆ بەڕێزە بۆیە زۆرمان دووشت نەکەم. بەڵێ کاک هاوڕێ ئەگە سرنجت دابێ من لە خلالی قسەکانمە ئاماژەم بەوە کرد کە هیچ کام لە پێکاتەکان پشتگیری لە ڕاکانجبوری ناکەن و پاڵپشتی لێ ناکەن لەبەر ئەوەی ئەوانیش خۆیان بە مەغدور ئەزانن من با یەک نمونەیەکت بۆ بێنمەوە پار ساڵ کۆمەڵێ دامەزراندن کرا بۆ پەروەردە بڕوایت بێ کەرکوچیەکان ئەمە زۆر باشەزانن یعنی گەنجێکی کەرکووک لە نەتەوەی تورکمان یاخود لە نەتەوەی عەراب یاخود لە نەتەوەی کورد هەتا دا ئەمەزرێ ئێستا دەرگایە کراوەتەوە بە پارە وەرەگرن لەبەرەوەی تەنسیقاتێکیان کردووە من نامەوێت بچمە تەفاسیلی ئەو بابەتەوە بەڵام مەبەستەکەم لەوەیە زۆر بە ئەزیەت زۆر بە قورسی ئەتوانن پلەیەکی دامەزراندن بۆ خۆی وەرگێک کە گەنجێکە خەریجی کۆلێجە خوێندنی تەواو کردووە کە ئەمە مافێکی ڕەوای خۆیەتی بەڵام لە هەمان کاتە چەندین لست و قائیمەمان بینی چێ دامەزراوە خەڵکی دەور و پشتی ڕاکانجبوری دامەزراوە ئەوانەی تەنها لە عەشیرەتەکەی خۆین بەداخەوە ئێمە مەبەستمان ئەوە نییە ئێمە ڕقمان لە هیچ کەسێک نییە نە لە عەرەب نە لە تورکمان لەبەرەوەی ئێمە دروشمی پێکەوە ژیان دروشمی سەبکە گوڵەکەی جەنابی مام جەلالمان بەرز کردوێتەوە بەڵام بەداخەوە یعنی بەهۆی ڕاکانجبوریەوە عەشیرەتی جبور ئەوەنە ناشرین بوونە لە هەر ماڵێک 3 کەس و 4 کەس دامەزراندنی بۆ کرابوو لە هەر ماڵێک یعنی تەنانەت ئەتوانم بڵێم کەسیان نەماوە لەو عەشیرەتە کەسیان نەماوە دانەمەزرابێ هەر هەمویان پلەی دامەزرانیان بەدەستکەوتووە لە ماوەی ڕابردوو لە ماوەی 2-3 مانگی ڕابردوو کۆلێجی سەربازی کە سەر بە حکومەتی عێراقی فیدراڵە ئەو کۆلێجە دەرگایەکی کردبەوە کە کەرکوچیەکان خۆیان ناونووس بکەن بۆ ئەوەی لەو کۆلێجە بخوێنن ئەوانەی دەرچووی ئامادەین لەو کۆلێجە بخوێنن و ببن بە ئەفسەر دواڕۆژ بتوانن لە کەرکووک خزمەت بکەن دیارە دیاری نەکردووە
کورد بێ یا عەرەب بێ یا تورکمان بێ. خۆزگا ئێستا قایمەکەم لەبەردەستە بوو بۆ ئەوەی هاوڵاتیانش بیان بینیان کەرکوچەکان هەمویان بینیویانە بەس بۆ جەنابتان ینی هەر لەسەرەوە تا خوارەوە هەمووی جبوری بوو هەمووی لە قەبەکەی جبوری بوو. ئایا ئەو وەزارەتە وەزارەتی دیفاع وەزارەتی داخلیە تەنها تاپۆی جبوریەکانە بۆیە خەڵکی هۆزەکانی تر هەست بە غوب نەکەن لە سایی ڕاکان جبوری هەست بە غوب نەکەن تورکمان هەست بە غوب نەکە یعنی نەیانتوانیەوە استحقاقی خۆیان وەرگرن عەرەب نەیتوانی استحقاقی خۆی وەرگرێ و هەر وەکو چۆن کوردیش استحقاقی خۆی وەرنەگرتووە دووبارە یەکەمەوە عەرەب و تورکمانی ئەم شارە عەرەبە ڕەسەنەکان لەگەڵ تورکمان وەکو کورد هاوشێوەی کورد ڕاکان جبوری بە پارێزگاری خۆیان نازانن و هیچ کاتێک پاڵپشتی لێ ناکەن و هیچ کاتێک هاوسۆزی نین ئەوەی کە پاڵپشتی لێکە جگە لەو خەڵکە مستەفیدەی کە لە دەور و پشتی خۆیەتی لە هۆزەکەی خۆیەتی کەسی تر ئەم بەرنامە و سیاسەتەی ڕاکان جبوری پێخۆش نییە بۆیە ئەوان پاڵپشتی لێ ناکەن و ئەوەی ئەشیکات بەرامبەر ئەوان دیارە کۆمەڵێ مەساڵحی متەبادلە کۆمەڵێ خاڵی هاوبەش هەیە لە نێوانیان کە سوود بە یەکتر ئەگەێنن تەنها ئەوەیە کۆیانی کردوێتەوە ئەگەرنە هەموو کەرکوچیەکان لە ڕاکان جبوری بێتاقەتن و نیگەرانن. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە کەرکووکەوە لە بەرنامەی پانۆراما بەشدار بووی لەگەڵمان سوپاس دەکەم مامۆستاجان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.